خۆی لە خۆیدا کتێب خوێندنەوە نەوعا ڕۆشنبیریەکە و نەوعا دنیایەکی دیکەیە پێت دەبەخشیتن هەم معلوماتت زیاد دەکا هەم ڕۆشنبیریت زیاد دەکا لە هەموو ڕوویەکەوە کە چاکترین خوێندنیش کتێب خوێندنەوەش کە هەمومان دەزانین کە بێشک قورئانی پیرۆزە لە نزیکەی 20 ساڵێک زووتریش 22 ساڵ 23 ساڵ پێش ئێستا من زۆر خولیای خوێندن و کتێب خوێندنەوە بووم بەڕاستی بەڵام لەبەر ئەوەی ئێستا کە سەردەمی تەکنۆلۆژیا و ئینتەرنێت و ئەو بابەتانە ئێستا کە لەبەردەستن بەڕاستی دەتوانم بڵێم زۆر کەم دابڕاوم بە تەواوەتی ینی جاران دەتوانم بڵێم ساڵانە بەلای کەمی 5 کتێب هەتا 10 کتێبم دەخوێندەوە زیاتریش کتێبەکانی کە ساڵانی پێشوو دەم خوێندەوە بەڕاستی زیاتری پەیوەندی بە کتێبی ئاینی بوو کتێبی وەرزشیش زۆر جاریش ئەو کاتە کە ڕۆژنامە و گۆڤارەکان دەردەچوو متابعی گۆشەی وەرزشم دەکرد لە ڕۆژنامە و گۆڤارەکان زۆر دەم خوێندەوە بەڵام ئێستا کە بەداخەوە کە دەڵێن بەداخەوە هەمومان جیرۆدەی ئەوم گرفتە بووین تەکنۆلۆژیا هەمومانی دوورخستەوە لە خوێندنەوەی کتاب زیاتر کتێبەکان کە دەمان خوێندەوە ژیاننامەی پێغەمبەر و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تایبەتی کتێبی ڕەحیق المەختوم کە زۆر بە جوانی و بە تەفسیلی باسی ژیاننامەی پێغەمبەری سەروەرمان دەکات ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت ئەو زۆر کاریگەری لەسرم هەبووە هەروەها بیرم دێت کە ئەربعین نەوەویەمان دەخوێند بە تەفسیلی یعنی کە هەر خوێن بۆ نمونەکە ئەمە پێناسەی حەدیثێکی دەکرد کە بیدایەتی باسی مەتەلەن باسی نیەت دەکرد ئینەمە الأعمال بالنیات کە بە درێژی بە تەفسیلی باسمان دەکرد دەتوانم بڵێم هەر چل فەرموودەکەەوە هەمووانم لەبەر کردبوو ئەوەندە خولیای ئەو کتێبە بچووکە بووم بەڵام مانای زۆر دەبەخشی بەڕاستی ئەو کتێبانە هەر خۆی زۆر ئەمن خولیای ژیاننامەی پێغەمبەری سەروەرمان بووم صلی الله علیه وسلم و هەروەها هاوڵە بەڕێزەکانی بەڕاستی ئێمە هەر هەموو ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم قەرزاری ئەو هاوڵە بەڕێزانین سزای ئەوەی قەرزاری پێغەمبەری خۆشەویستین صلی الله علیه وسلم و هەروەها هاوڵە بەڕێزەکانی ئەگەر ئەوان نەبان ئەو دینە پیرۆزە بە پاک و بە بێگەردی نەدەگەیشت دەست ئێمە ئەوە چاپی نوێیە پیاوانێ لە دەوری پێغەمبەردا صلی الله علیه وسلم زۆر گرینگە باسی کۆمەڵە سەحابەکان دەکات کە ئەوانی نزیکن لە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوجە زۆر ئەمن هەر هەمووی خۆی لە خۆیدا دەتوانم بڵێم ئومەتێکە گەلێکە شاخێکە لەو دینە و لەو ئیسلامە مەزنەی کە ئێستا الحەمدولله هەمومان پێی ئاشناین باسی موسعەبی کوڕی عومەیر دەکات کە یەکەم سەفیر لە ئیسلامدا لە بیدایەتی کە باسی وی دەکات باسی زۆری هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم بەڵام لۆ ئەمن زۆر معجەب بووم بەوی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ناردی لە بۆ شارێک کە نازانی ئەو شارەکە تەنها 12 کەس لە ساڵی پێشوو سڵحیان هاوپەیمانیان بەستایە و وعدیان بە پێغەمبەردا صلی الله علیه وسلم بە هەموو شێوەیەک ئەو دینە و ئەو پێغەمبەرە سەر بخەن کە ئەو چوو هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککە هیجرەتی کرد لە بۆ مەدینە پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە سەر حازریەکی ئەو هەموو کەسە و ئەو هەموو پیاوەی ئامادە کرد بوو ئەو سەحابە بەڕێزە چۆن توانیت لە شارێکی غەریب و لە وڵاتێکی غەریب بتوانیت ئەتوو بە جوانترین شێوە و بە پاکترین شێوە ئەو دینە و ئەو ئیسلامە لە پێشچاوی خەڵکی مەدینە کە هەمومان دەزانین مەدینە پڕی جوولەکەشی زۆر تێدا بوو بەڵام کە ئەو کە لە پیاوە توانی ئەو دینە پاکە بگەینیتە ئەو کەسانە و ڕۆڵێکی گرنگی هەبوو لەو ئیسلامە کە دەتوانین برن لە ئیسلامیش کە چوو پێغەمبەر صلی الله علیه وسلم چووە سەر دەوڵەتێکی عازر دەوڵەت عازر بوو بەس سەرکردەی دەویست کە چووە وێندار هەموو شتێک عازر بوو یعنی ئەو کە لە پیاوە ڕۆڵێکی گەلە گرنگی هەبووە لە پێشکەوتن و ناساندنی ئیسلام بە هەموو گەلان ئەو سەردەمی و جەزیرەی عەرەبی بە تایبەتی کتابێکی تر زۆر ئەوەم بوو زۆر سەرنجی ڕاکێشام برای بەڕێزم کاک ئاری ئاغۆک پارساڵ بوو
کوڕەکەی هینا لام لە ئەکادمیا ئەو کتابەشی بە هەدیە دامێ کە خوێندمەوە زۆر سەرنجی ڕاکێشام بە تایبەتی چەند شعرێکی زۆر خۆشی مناجات کە دەتوان گەر ڕوخسەتم بدەن ئەوەی بخوێنمەوە باسی عیشقی خوای گەورە دەکات کە دڵپڕ بوو لە عیشقی خوددا بێ ماڵی سەراب هەر خالی بێ کە تەسبیحی ئیمان لە زیکر بێ با گەمەی ئێرە هەر خەیاڵ بێ کە سوزدەیەک لە ناخی دڵەوە بێ با نیگا سادەکان هەر شەڕیان بێت یعنی بۆمان ڕوون دەبتەوە کە عیشقی بەندە و خوددا چەند گەورە و چەند پیرۆزە و هەروەها سوزدەبردنیش زۆر شتێکی مژدەبەخش و ڕوحت ینی ئاوێک بە ڕوحەکان دەداتن لە شعرێکی در زۆر سەرنجی ڕاکێشام کە مناجاتە لەگەڵ خوای گەورە دەفەرموێ ئیلاهی لێت دەپاڕێمەوە گەلا سەوزەکانی باوەڕبوون هەر بە سەوزی بهێلەوە ئیلاهی تکا دەکەم چرا ڕۆشنەکەی عمرم لە سوزدە و تەهلیلە و زیکر و شەو نوێژ بکوژێنەوە یعنی بەڕاستی ئەو شعرانە زۆر جار دەتوانی بڵێ ئاەتەکانی خوای گەورەمان بەبیر دێنێتەوە خوای گەورە لە ئاەتێک دەفەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب یعنی بێگومان بە یاد و زیکری خوای گەورە دڵەکان ئارام دەبێتەوە و ئارام بە دڵەکان دەبەخشێت ئەگەر مەجاالم بدەن لە مناجاتێکی دیکە کورتە دەفەرموێ ئیلاهی نزا دەکەین ئازیزانمان دوور بخەرەوە لە دۆڵی وەیل ئیلاهی ئازیزانمان بخەنێ و فیردەوسی سەوزی ئەبەدی ئیلاهی یا ئیلاهی یعنی ئەوە مناجاتە لەگەر خوای گەورە و هەمیش دوعا دەکەی لە بۆ کەس و خۆشەویستەکانی خۆت کە دوعایان لە بۆ دەکەی ئینسان لێرە بەدیار دەکەوێت ئینسانی مسلمان ئەنانی نییە سەرەڕای ئەوەی بەخۆی حەز دەکات مناجات بکات لەگەڵ خوای گەورە و خوای گەورە بهێختە بەهشتی پانوبەرین دوعا لە بۆ برایەکانیشی دەکە هەر وەکو لەبەر ڕۆشنایی ئەو ئاەتێک کە خوای گەورە دەفەرمێ ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم يعني ئەتوو هەوڵ بدەی کە حەز بکەی خۆت بچیت بۆ بەهشت دوعا بکە لە بۆ ئەو برایانەی کە لەگەڵیان دەژی و کە ئەوانی پێشە توش و دوای توش کتاب زۆر شتت فێر دەکات خوێندنەوەی کتێب بەڕاستی ینی هەم ڕۆشنبیریت زیاد دەکات هەمیش دەبیتە کەسێکی تر چۆن دەبێتە مامۆستایەکی سەرکەوتو بە تایبەتی ئەو فترەیە کە ئەمن گەڕامەوە لە کۆلیژ ئەلحەمدوللا کۆلیژم تەواو کرد پێویستم بەوەی بوو ڕاستە من لەوانەیە ئێستا بەرنامەکەم زیاتر ڕۆشنبیری و لەسەر کتێبە خۆم ڕاهێنەری تۆپی پێم بە خۆتان دەزانن بەڵام زۆر پێویستم پێ بوو بتوانم چۆن لە ناو محازەرات و لە ناو دەرس ئەمن ببمە کەسێکی سەرکەوت و بتوانم ئەو زانیاریە هەمە بگەینم بە قوتابیەکانم چۆن دەبیتە مامۆستایەکی سەرکەوت و ڕێبەری سەرکەوتنتە بۆ گەیشتن بە لووتکە زۆر گرینگە ئەو کتابە هەموو ینی نسعەتی هەموو مامۆستایەکان دەکەم کە ئەوانی تەواو دەبن بخوێننەوە یەک لە نمونونەکان تەوەرە بە سەریعی بەسەردا دەچم ڕۆلی مامۆستا لە پرۆسەی پەروەردە و فێرکردن ینی فێرت دەکات چۆن چ ڕۆڵەکت دەبی مامۆستا لە خاڵێکی تر دەفەرموێ ڕۆلی مامۆستا وەکو گەیەنەری زانیاریەکان مامۆستا چۆن ئەو زانیاریای لایتی بە پوختی و بە کورت و پوختی دەگەینێتە قوتابی تەوەرێک کە ڕۆلی مامۆستا لە گەشەکردنی خوێندکاردا ینی بەڕاستی ئەمە دەبی مامۆستا بتوانیت ڕاستە زانیاریەکان بگەینیت بەڵام بتانی دەورێکی باڵای هەبی لە گەشەکردنی خوێندکار کە لە ژێر دەستیتی و هەروەها لە تەوەرێک کە ڕۆلی مامۆستا لە پاراستنی یاسا و بەرقەراربووندا ینی مامۆستا بتوانی یاسا بەرقەرارکە و هەروەها ڕۆلی چبیت مامۆستا لەو بڕگەیە و هەروەها لە بڕگەیەکی تر ڕۆلی مامۆستا وەک توێژەری دەرونی لە قوتابخانەدا زۆر جار مامۆستا دەبی بزانی ئەو قوتابیە چی لە ناخدایە بیخوێنێتەوە ینی لایەنی دەرونی بخوێنتەوە هەتا بتوانێت هەر کێشە و تەنگ و چەڵەمەیەکی هەیە لە بۆی هەڵ بکە زیاتر ئەوە دەگەرێتەوە لای مامۆستای کۆمەڵایەتی ئاخرشت ڕۆلی ڕەفتارەکانی مامۆستا وەکو نمونە بۆ خوێندکارەکانی یعنی مامۆستا خۆی قودوەیە وەکو ئەوەیە قوتابیەکانی ژێردەستی تەمەشای دەکەن بەرزترین نمونە مامۆستایە لە پێشچاوی قوتابیەکان بە کولتورکردنی کتاب پێویستی بە هەر هەمومانە تەنها بەس دەستگاکانی ڕاگەیاندن ناگرتەوە بەڕاستی ڕاستە لەوانەیە ئەرچێکی زۆر گەوریان بکەوتە سەرشانی عنی
عرب دەرێ حسەت ئەسەدیان بەبەردەکەوێت پشتی شێریان بەبەردەکەوێت لە بە ڕۆشنبیرکردنی کۆمەلگا بەڵام خەڵکیش دەبێتن دەست لە ناو دەست کە هەر شتێک ڕێکلام و دیعاە لە بۆ دەکرێت حتمما لایانی ئیجابی و سلبی هەیە لایەنە ئیجابیەکەی وەربگری بتوانێت لە هەموو لایەنە کتابەکان هان بدرێت خەڵک هان بدرێت بۆ کتێب خوێندنەوە نمونەکی وڵاتی یابان دەینینەوە یعنی هەر تاکێکی یابانی دەرێن ساڵانە 50 کتاب هەتا 80 کتاب دەخوێنتەوە یعنی زۆر سەیرە لەوان پێشکەوتوتر نینە لەوان لەلایەنی تەکنۆلۆژیاش پێشکەوتوتر نینە بەبەلاش هەموو جارە وڵاتان نەگەیشتینە ئەو ڕەفاهیەتە و ئەو خۆشیە و ئەو سربەخۆبوونەوە ئەو دەوڵەمەندیەی کە تێیدا دەژین غێر ئەوانە هەمووی لە لووتکەی ڕۆشنبیری و کتێب خوێندنەوەدانە شتێکی چاکە دەبێت پەرە بە خوێندنەوەی کتاب بدرێ و هەروەها ڕێکلام و دیعایەکی زۆری لەوە بکرێت بەنسبەت تەوەری پرسیاری کە من ڕۆلی ئەکادیمیام هەیە و کەوا پاش وازهێنانم لە تۆپی پێ بەردەوام ئەمن هانی تەڵەبەکان و برێن قوتابیەکان و یاریزانەکانی ژێردەستم دەدەم هانیان دەدەم کەسانی ڕۆشنبیر بن چەندی پێیان دەکرێت هەتا دەتوانن لەو تەکنۆلۆژیا و ئەو تەکنۆلۆژیای سەردەم دوور بن بەڕاستی ماری زۆر کەسی وێران کردیا تەکنۆلۆژیاەوە ڕاستە لایەنی ئیجابی و لایەنی ئیجابی گەلک زۆرە لایەنی سلبیشیە لایەنی ئیجابیشی گەلە زۆرە بەڵام داخەکەم ئەوەیە خەڵکی ئێمە دایمەن لایەنی سلبیەکەی بەکاردەین و لایەنگری دەکەن نەک لایەنە ئیجابیەکەی بێگومان ئەو ڕۆڵە هەر لە ئەزەلەوە خوای گەورە وای کردووە دایک و باوەک ڕۆڵێکی گرنگیان هەبی لە پەروەردەکردنی منداڵەکان ڕۆلی سەرەکیشیان هەیە بەڕاستی دەتوانن ئەو منداڵە کویان بوێ ئەوها بیهێننە بەرهەم وەکو هەویرێکە لە بەردەستی منداڵ مەسەلەی عەرەبیش هەیە دەفەرموێ التعلم في الصغر كالنقش على الحجر يعني فێرکردن لە منداڵیەوە هەروایە تو نەخشێک لەسەر بەردێک دەکەی نەخش لەسەر بەرد ئەکید لاچوون و لادانی نییە ئەگەر تۆ منداڵت لە بچووکی و لە گچکەی ڕاهێنا لە هەر شتێکت کووت پەروەردەکرد ئەوها دەستە دوێ